سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاژ ناونیشانەکان. کارەبای ماڵان کەم دەکرێتەوە حکوومەتیش دەڵێت کەمکردنەوەکە بۆ کۆنتڕۆڵکردنی کارەبایە. هاتوچۆی هەولێر سزای نوێی ڕاگەیاندوو بەشێک لە سزاکان پیادەڕەویش دەگرنەوە. دوو کۆچبەری عێراقی لە سنووری بیلاڕووسیا بەهۆی سەرماوە گیانیان لەدەستدا. کارەبای نیشتیمانی کەم دەکرێتەوە وەزارەتی کارەباش دەڵێت کەمکردنەوەکە بۆ کۆنتڕۆڵکردنیەتی. لە ڕاگەیاندراوێکدا وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری کارەبا و کەمکردنەوەی پچڕانی کارەبا لاوەرزی زستان بڕیاردراوە بڕی ئەمپێری کارەبای ماڵان لا 40 ئەمپێرەوە بۆ 30 ئەمپێر کەم بکرێتەوە. بە وتەی بەرپرسانی وەزارەتی کارەبا لە ڕێگەی پێوەری زیرەکەوە تا ڕادەیەک توانیویانە کارەبا لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکەن. بە گوێرەی ئامارێکی وەزارەتی کارەباش تا مانگی ئەیلولی ئەمساڵ نزیکەی 1,300,000 پێوەری زیرەک لە هەرێمی کوردستان بۆ کارەبای ماڵان بەستراون. ساڵانە لە وەرزەکانی زستان و هاویندا پێدانی کارەبای ماڵان کەم دەکرێتەوە و تاکو ئێستاش حکوومەتی هەرێم نەیتوانیوە کێشەی کارەبا لە هەرێم چارەسەر بکات. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر 12 سزای نوێی ڕاگەیاندوو بەشێک لە سزاکان پیادەڕەویش دەگرنەوە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لیستی 12 سزای نوێی ڕاگەیاندووە کە لەسەر ڕێگا خێراکان جێبەجێ دەکرێن و هەر شۆفێر و پیادەڕەوێکیش پێچەوانی ڕێنمایەکان هەڵسوکەوت بکات سزا دەدرێت. بەپێی سزا نوێیەکان پەڕینەوەی پیادا یا ڕۆیشتن لەسەر ڕێگاکان و کڕین و فرۆشتنیش لە قەراغی ڕێگا خێراکان قەدەغەکراوە و سزای لەسەرە. هەر بەپێی سزا نوێیەکان بەکارهێنانی تۆڕی سناپچات لە کاتی شۆفێریدا قەدەغە کراوە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕاشی گەیاندووە ئەوەی ڕاگەیاندراوە لە سەرجەم ڕێگا خێراکاندا جێبەجێ دەکرێت. وەزارەتی دەرەو عێراق ڕایگەیاند دوو کۆچبەری عێراقی لە سنووری بیلاڕووسیا بەهۆی سەرماوە گیانیان لەدەستداوە. ئەحمەد سەحاف وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ئاشکرای کرد و هاوڵاتی عێراقی لەسەر سنوورەکانی بیلاڕووس پۆڵەندا بەهۆی دابەزینی پلەکانی گەرما کە گەیشتۆتە ئاستی بەستنی تەواوەتی گیانیان لەدەستداوە. بە وتەی ئەحمەد سەحاف بەهۆی ئەوەی عێراق باڵیۆزخانەی لە بیلاڕووس نییە و کۆچبەرەکانیش لە خاکی ئەو وڵاتە گیانیان لەدەستداوە باڵیۆزخانەی عێراق لە مۆسکۆ کار بۆ هێنانەوەی تەرمی کۆچبەرەکان دەکات و لیژنەیەکیش بۆ بەدواداچوون و هێنانەوەی تەرمەکان پێکێنراوە. ساڵی ڕابردووش هەزاران کۆچبەری خەڵکی عێراق و هەرێمی کوردستان هەوڵیاندا لە ڕێگەی بیلاڕووسەوە خۆیان بگێننە وڵاتانی ئەوروپا، بەڵام بەهۆی داخستنی سنوورەکان گیریان خوارد و دواتر زۆربەیان گەڕێنرانەوە بۆ عێراق و هەرێم. ڕاوێژکاری باڵای پێشووی سەرۆک وەزیران و سەرۆکی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق بە تۆمەتی گەندەڵی دەستگیر کرا. میدیا عێراقیەکان بڵاویان کردەوە بەهۆی زیادبوونی نایاسایی مڵک و ماڵەکەی هەیسەم جبوری ڕاوێژکاری باڵای موسەفا کازمی و سەرۆکی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دەستگیر کراوە. باز لەوەش کراوە لەسەر بنەڕەتی دامپێدانانی نور زوهەیر تۆمەتباری سەرەکی دزیە گەورەکەی بەغدا کە با دزی سەدە ناسراوە هەیسەم جبوری دەستگیر کراوە. دزی سەدا بردننی زیاتر لە 3 تریلیۆن و 700 میلیارد دیناری دەستەی باجەکان بوو کە لە بانکی ڕافیدین دیار نەما و سەرۆک وەزیرانی عێراقیش ڕایگەیاند بەشی یەکەمی پارەکە کە 182 میلیارد دینار بووە گەڕاندویانەتەوە و هەوڵ بۆ گەڕاندنەوەی سەرجەم پارەکان دەدەن. ناتۆ هاوکاریەکان بۆ ئۆکرانیا زیاد دەکات و رووسیاش هەڕەشە دەکات. دوای کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ناتۆ لە بوغارست بە مەبەستی هاوکاریکردنی ئۆکرانیا لە پێدانی سیستەمی پاتریۆت رووسیا هۆشداری دەداتە ناتۆ. ئەمینداری گشتی ناتۆ ڕایگەیاند هاوکاریەکانی ناتۆ بۆ ئۆکرانیا لە ڕووی بەرگری ئاسمانی و هاوکاری مرۆیەکان زیاد دەکەن. لە بەرامبەریشدا دیمیتری میدڤیدیف جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیا ڕایگەیاند پێدانی سیستەمی دژە ئاسمانی بە ئۆکرانیا لەلایەن ناتۆوە دەرگای زۆر شت لە بەردەمیان ئاوەڵە دەکات. سیستەمی پاتریۆت سیستەمێکی پێشکەوتوی بەرگری ئاسمانی و دەتوانرێت لە مەودای 160 کیلۆمەترەوە ڕێگری لە هێرشە ئاسمانیەکان بکات و لە مەودای 75 کیلۆمەتردا موشکی بالیستی لە ناو بەرێت. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.